زۆر ناخۆش ببێ ئەوان پێ زۆر پێوە دیار بوو هەر بەخۆم هە بە مناڵەکانەوە زۆر ناڕەحەت بووین. حاجیژن سڵاوتان لێبێ چاو دڵتان ڕۆشن کێتان نەگەڕێتەوە؟ وەڵا سرم بەڵێ بەخێر بێتەوە چاو دڵ ڕوون چۆن بووە ماوەیە کە لێرە زۆر ناخۆش ببێ ئەوان پێ زۆر پێوە دیار بوو هەر بەخۆم هە بە مناڵەکانەوە زۆر ناڕەحەت بووین. یاخوا خواگیان خوا حەجیان لێ قبوڵ کات تەوافیان لێ قبوڵ کات دوعاکانیان لێ قبوڵ کات ئینشاءڵڵا بە سەلامەتی گەڕانەوە زۆر سوپاسی خۆی گەورەکەین. قسەتان لەگەڵا کردو بەتاکی دوانیە ئەو حاڵی چۆن بووە والله زۆر بیرتانەکەین تم ئینشاءڵڵا ئەیتەوە بەلامە. حەجەکەی چۆن بەڕێ کردووە ئەوەی ئاگادان؟ الحەمدولیلا زۆر باش بوو زۆر باش بوو تۆزی ئازاروشی شێ بوو هیچ ئازارم لێ کاتوشتمان نەماوە ناوەڵڵا خوب چۆنە نەڕۆشتووی؟ وڵی خۆم ناوەکەم بە جیان وسی نەمانزانی تر ناوەکەی من ناتەرچی محاولەشمان کرد هیچ ئینشاءڵڵا بەشم بە ساڵی کە خوای بکە بەنسیبێمش ئەگەر کرا ساڵێکی تر تۆش بەتەنیا ڕێوانە وڵی چی بکەین حەقی خۆمە سەنم ئەماوەیە لێو دوور تۆ شەقەکەیتەوە ساڵێکی چی بکەین وانی حەقی خۆم نییە حەقی خۆمە. گوڵەکانت لەکوێ بۆ هێناوە؟ وڵی حەوشەی خۆمانە بەڵێ ماشەڵڵا العەزیز سەلامەت بیا خۆ چاو جوانە هاوسەرە گەڕێتەوە شایانی هەموو شتێکەوە ئەرە وەڵڵا لەو خۆشتر وڵای مناڵەکانم دوانم لە لایەسیانم لە دەرۆن هەمویان بەخوار بیرێکە ناڕەحەت بوون زۆریش بەس بەخوا لە هەمویان زیاتر تۆ بیرە کردوە تاکید من یەکەمم ئەی چۆن دەیتەوە الحەمدولیلا ئاگەڕێتەوە ئینشاڵڵا ئینشاڵڵا خواگیان بیکە بەنسیبمان ئەوەی کە حەزی لێتی خواگیان بکە بە چنە ماڵەکەی